هەرێمی کوردستان بە دۆخێکی سیاسی چەقبەستوودا تێپەڕ دەبێت. لایەنە سیاسەکانیش بۆ دەرباز بوون لەو دۆخە چەقبەستووە وە چارەسەرکردنی کێشەکان پێشنیاز و هەڵوێستی جۆرا و جۆر دەخەنە ڕوو. یەکێک لەو پێشنیازانش کە لێستادا باسی لێو دەکرێت هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان و دواتر هەڵبژاردننی پێشوەختە. سۆران عومەر پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەگەر دۆخی پەرلەمان بەم شێوە بەردەوام بێت باشترین چارەسەر ئەوەیە 56 پەرلەمانتار دەست لە کار بکشێنەوە و پەرلەمان هەڵبۆشێندرێتەوە. ئەگەر هەوڵێک هەیە لە نێوان لایەنەکان بۆ ئەوەی ئەم دۆخە هێور ببێتەوە و تێی بپەڕێنین ئەوە باشە، ئەگەر نا دەبێت پەرلەمانتاران دوجار هەڵوێستیان هەبێ ڕازی نەبین ئەم پەرلەمانە بەم جۆرە کە ئێمە ئەندامین تێیدا بمێنێتەوە. ئەگەر بۆمان چارەسەر نەبوو با 56 پەرلەمانتارمان بە یەکجار ئیستیقالە بکەین و پەرلەمان و حکوومەت هەڵبۆشێنینەوە بۆی لەم دۆخە چەقبەستووە دەرباز بین. پەرلەمانتارێکی فراکسیۆنی یەکێتی دەڵێت ئەگەر دۆخەکە بەم شێوە بەردەوام بێت و ناچار بکرین ئەوە هەڵوێستێکی هاوشێوەی مانگرتنەکەی پێشوو ئەنجام دەدەن کە لە هۆڵی پەناگیری مانیان گرت لە دژی دانیشتنی پەرلەمان لەسەر پەیڕەوی ناوخۆ. من داواکارم پەرلەمانتاران جێگایەک دەستنیشان بکەن تایدا بۆ گفتوگۆ و بیر و ڕاگۆڕینەوە لەسەر دوایین هەڵوێستی جەماعی پەرلەمانتاران و ئەوانەی خەمی شکۆی پەرلەمان و پرۆسی سیاسیانە لە کوردستان. ئەگینا ئەم دۆخێکی تەواو نەخوازراوە. هاوکات پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕان دژی ئەنجامدانی مانگرتنە لەلایەن پەرلەمانتارانەوە و پێی وایە مانگرتن کاری پەرلەمانتاران نییە و مانگرتن جۆرێک لە بێمتمانەیی دروست دەکات. پەرلەمانتار گەورەترین وەزیفەی ئەم وڵاتەی هەیە. ئەی پەرلەمانتار ئەگەرمان بگرێ من لەگەڵ ئەو مانگردانە بۆ برادرانەمانێکە کە پەرلەمان بگریین تۆ بەتەواوی مەوی سەبی لە بەڕێوەبردننی وڵات. خەڵکی تر بۆی هەیە مان بگرێ بۆی پەرلەمان بچێ بەدەمیەوە بە دوواداچوونی بۆ بکە بزان مانگردنەکەی سەبەبیە، بەڵام ئەی پەرلەمان خۆی مان بگرێ ئیتر خەڵک بەڕاستی تەواو مەوی سەوێت لە دۆخێکی وە. بەهۆی ڕێگریکردن لە یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان لە 12 ئۆکتۆبەری ڕابردوو تا ئێستا کارەکانی پەرلەمان پەکی کەوتووە تا ئێستا هیچ کۆبوونەوەیەکی پەرلەمان ئەنجام نەدراوە. هاوکات یوسف محەممەد لە نووسینگەی پەرلەمان لە سلێمانی کارەکانی بەڕێ دەکات. لە ئێستاشدا بەهۆی قۆڵبوونەوەی ناکۆکیەکان و ملنەدانی بەشێک لە لایەنەکان بۆ داواکاری یەکتر نازانرێت لە داهاتوودا لایەنەکان کام پێشنیاز قبول دەکەن بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و گێڕانەوەی دۆخەکە بۆ پێش 12 ئۆکتۆبەر یان پێشنیازی هەڵوەشانەوەی پەرلەمان و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت. دۆخی سیاسی هەرێم وای کرد کە ژمارەێک لە پەرلەمانتاران داوا بکەن 56 پەرلەمانتار دەست لە کار بکێشێتەوە بۆ پێش پەرلەمان هەڵدەوەشێتەوە و دووبارە هەڵبژاردن دەست پێ دەکاتەوە. بەرزان مەلامین NRT هەولێر.